خۆشەویستان لە بەشی دووەمی پرۆگرامی چیرۆکی من لەگەڵ دکتۆر کاوە لەگەڵتان بەردەوام دەکەین. دکتۆر کاوە دووبارە من سوپاسی بەڕێستان دەکەم. باشە. زۆر بابەتمان باس کرد دەربارەی پەروەردەکردنی منداڵ و خواردن و ئەو بابەتانە. بۆ پرسیارە دەمەوێت دەست پێ بکەمەوە دایک و باوک چۆن بتوانن خۆیان کۆنتڕۆڵ بکەن، تووڕە نەبن، هاتو هاوار نەکەن لە کاتێکدا کە منداڵەکەیان هەڵەیەک دەکات. چونکە وا بزانم ئەو تووڕەبوونە زۆر کاریگەری خراپی لەسەر منداڵەکان. طبعا تووڕەبوون خۆی دایک و باوکە بێ نمونە بن بۆ مناڵ. یعنی هەڵسوکەوتیانە بێ جوان بێ لەگەڵ مناڵ هەتاکو ئەویش لاسەیە بکاتەوە. دایک و باوکێک مەسەڵەن گەر خۆیان تووڕە بن ێ مناڵەکە شێر تووڕە بێ عەسەبیە بێ باشە ئەو شتانە زۆر گرنگە. بەڵام دایک هەیە کۆنتڕۆڵی خۆی نییە، ینی کۆنتڕۆڵ ناتوانێت بکە. ئەو وەختە دەبینی بە شێوازێک لە مناڵەکەی دەرەکە لێی دەدەن یان شتێکی لەگەڵەکە پاشان پەشیمانە بێتەوە باشە؟ بەڵام ئەوە بەکەڵک نایە تۆ ئیشی خۆت کرد و زەرەری خۆت لە مناڵەکەدا ئەو فێری شتێکی کرد فێری شتێکت کرد کە عەسەبی بی و لێ بدەی. بەڵام ئەتوانێت لەو کاتانە مەثەن دەبینی مناڵەکەت عەسەبی بوو خۆت دوورخێتەوە لەو شوێنە بڕێک هەناسەی قوڵ وەرگری هەناسەی قوڵ وەرگی پەلە نەکەی. ئەگەر ئەو شتانت کرد ئەو یەک دوو خۆتوەیەت کرد مناڵەکەش بڕێک هێ من بووەوە عەسەبی نەبوو ئەو وەختە ئەتوانی مناڵەکەش لاسەی دەکاتەوە وردە وردە دەبینی مناڵەکە زۆر باشە و تەبیعیە. مهم ئەو کەسە ئەو دایکە ئەو باوکە بتوانێت کۆنتڕۆڵی خۆی بکات، بتوانێت لە حاڵەتێک کە زۆر زۆر عەسەبی تێدا بوو یان حاڵەتێک دەبین دەیەوێت شتێک بکات خۆی دوورخەتەوە کە خۆی درخستەوە هێ من دەبێتەوە هەناسەیەکی قوڵ وەرگێ هێ من دەبێتەوە بە خۆی دابچێ دوای دەبینی شتەکە ئارام بۆتەوە ئەو وەختە تەسیرەکە سەر مناڵەکەی زۆر گرنگە کە دایک و باوک بتوانێت خۆی کۆنتڕۆڵ بکات پێش ئەوی بچێتە لای منداڵەکەی کە منداڵەکەی هەڵەیەکی کردووە. نابێ پەلە بکە لە هیچ شتێک یعنی دائما بە ئارامی بێ حتى لە قسەکردن نابێ پەلە بکە لەگەڵ مناڵی. ئەوە جار بیخێنێتەوە قسەکەت ئەو جا قسەکەت دەربڕێ بۆ مناڵەکەی بڕێک یعنی چکە هەندێک قسە هەیە و هەندێک هەڵسوکەوت هەیە مەسەڵەن دەبینی ڕەتفعل ینی ئەتوو لێ دامنیش لێ دەدەم ئەوە نابێ ئەوە نابێ ئەو غەڵەتە. وازانم دەڵێن ئەگەر تو هەر زلت لە منداڵەکەیدا ئەو چەند خانە لە مێشتەوە منداڵی دەمریتن. یعنی تەسیرە کاتە سەر دەرونی مناڵەکە لێدان ئەوشتان تەسیرە کاتە سەر مناڵ پێی ناخۆش و بە تایبەتی هین هی باوک هی دایک نا هی دایک بڕێک فەرقی هەیە لێدانی دایک فەرقی هەیە لەگەڵ لێدانی. وازانم ئیباب زیاتر کاریگەری دەبێت باوک زۆر زۆر بەقوترە لە هی دایک. هی دایک مەثەن ئەگەر مناڵەکە تۆڕەش بێت لەسەر مناڵەکە یان لێیدا گوێ لێ نییە مناڵەکە دەگەڕێتەوە هەر دەگەڕێتەوە بۆ لای دایک. بەڵام باوکەکە مەثەن ئەگەر هاتو تۆڕە بووی عەسەب هەڵسوکەوتێکی ناشرینی هەبوو ئەوە لە مێشکی ئەمێنێ حتا گۆڕابێ لە مێشکە بووم جارێکی ئەوهای لێدام بەڵام بەحسی بە دایکی ناکات چونکە ڕەبتێکیان هەیە ڕەبتێکی عاتفیان هەیە لە بینی دایک و باوک یعنی کۆنتاکتێکی بەقوتیان هەیە لەگەڵ یەکتری یعنی ناتوان لە یەکتری عاجز بن. باشە ئەو هەر ئەو شتێکە باس مەسەڵەن باوک زیاتر کاریگەری دەبێت لەسەر منداڵەکەی ئەگەر لێ بدا ئەگەر قسەی ناخۆش پێ بێ و ئەو شتەش بە هەمان شێوە بوون ئەگەر باوک مەسەڵەن ئامۆژگاریەکی منداڵەکەی بکە زیاتر کاریگەری دەبێت لە دایکەکە یان ئەو بە پێچەوانەوەیە. باوک ئەبێ هینە یعنی وەکو چۆن بێ شوێنێک بێ کە منداڵ بڕوا بۆی کە منداڵ ئارامی لێ ببینێ ئەبێ دەوری باوکوا بێ و دەوری دایک ئەبێ بە قۆت بێ ئەبێ بەهێز بێ ئەبێ بەرامبەر مناڵەکەی بەهێز بێ بە قۆت بێ یعنی قووەتێک بداتە ئەگەر تووڕەش بێ عەسەبی بێ ئەبێ مناڵەکە شوێنێک بدۆزێتەوە بڕوا بۆ ئەو شوێنە خۆی بشارێتەوە لە دەستی دایک باوکەکەیە. باوکەکە نابێت دەوری دایک ببینێ دەوری دایک ئەبێ بە قۆت بێ ئەبێ وا خۆی پیشاندا کە بە قۆتە بەهێزە. دکتۆر وا بزانم ئەو شتە بە حەکسەوە بە پێچەوانەوە بڵاوە کە دەبێت دایک نرمونیان بێ و عەتفی زیاتر بێ و باوک دەبێت سامی هەبێ و بە قۆت بێ و منداڵی بترسێ.
ئەوە دوای عمرەیەکە ئەوە دوای مەسەن کە ئەبێ بەڵام لە بەبێنج ئەو سەرەتایەکان دەبی بۆ وەختە شێوەیە ئەبێ فێریکە بەڵام لە ڕێگەوە ئەبێ یەکەم دایک بێ دایک بقۆت بێ تاکو کۆنتترۆلی ماڵەکە بکە کۆنتترۆلی یعنی دایک زیاتر لەگەڵ مناڵەکانتی وەکو باوک دامن لە درەوەیە بەڵام 24 ساعت دایک لەگەڵ مناڵەکانە دایک خۆی ئەبێ کۆنتترۆل بکە ئەگەر کۆنتترۆل لەژێر دەست نەبێ ئەو مناڵانەش کۆنتترۆلیان نامێنێ بەڵام باوکەکە لە درەوە بەڵام کاتی مەرحەلەیە کە تێپەر بوو کە بوو بەگەنج نا ئەوەختە دەوری دایک دەبینێ شتیان فێرکات و بۆ کچەکەش بۆ کوڕەکەش شتیان فێرکات ئەوە زۆر گرنگە بۆ مناڵ. باشە دکتۆر چ خواردنێک زۆر گرینگە بۆ پتەوکردنی ئێسکی منداڵ؟ ئێسکی مناڵ خۆت دەزانی ینی خۆی لە چی پێکاتوە لە ڤیتامین دیە لە کالسیۆمە لە مەغنیسیۆمە لە یعنی ئەنواع کانزایەکانە خۆت بست لە تەنها شتێک دروست نەکراوە بەڵام بەس لە ڤیتامین دییان لە کالسیۆم لە کانزایەکان هەموو کانزایەکان ئێسکەکە بەقۆت دەکات تۆ مەسەڵەن گەر ڤیتامین دیت کەم بێ ئەو ئێسکی بەقۆت نابێ ئەوە کالسیۆمت کەم دێ ئەوانە ئێسکت بەخۆت ناکە مەغنیسیۆمە پۆتاسیۆمە ئەو شتانە هەمووی دەور دەبینێ بۆ هێنێ هیدای یعنی ئێسکەکەی بەقۆت کات ئەگەر هەرێکێک لەوانە کەم بوو وەختە ئێسکەکەی بەخۆت نەبێت یعنی کەواتە ئێمە دێن بۆ دیسان دێنە دەوری خواردن خواردنێکی تەندروست بۆ مناڵ ئێسکێکی بەخۆت بۆ دروستەکات. باشە دکتۆر نەخۆشی ئێسکە نەرمە لە منداڵان بە خواردن چارەسەر دەکرێت یانیش ئەوە نەخۆشیەکە چارەسەر ناکرێت. نەخۆشی ئێسکە نەرمە لە ئێمە عادەتەن مناڵ نەزانم دام باوە حقایەتە بۆکو بۆت حقایەت ئێسکە نەرمە ناڵێکی زعیف دەبینن لاقی زعیف ئەڵێ ئێسکە نەرمەیە ناڵێک تاخیر ڕۆی ئەڵێن ئێسکە نەرمەیە بەس خۆی زۆربەی پەیوەندی بە ڤیتامینات ڤیتامین دیە کالسیۆمە مەغنیسیۆمە ئەو شتانەیە باشە ئەگەر هەت خواردنێکی باش بخوا ماسە پەنیرە هێلکەیەوان خۆ هەلکە هەموو شتێکی باش دکتۆر باسی هێلکەی دەکەین بە بەردەوامی لە پۆستەکانیشتە زۆر گرنگی پێ بدەیت تەندروستترین ڕێگە بۆ خواردنی هێلکە کام جۆرەیانە هێلکەکە تەواو بکرێ لە ڕوونی بی کام شێوازیان زۆر تەندروستە لە پێش ساڵێکە بێ کوڵاوێک بێ ینی کوڵاو بێ نەک زۆر بەڵام کوڵاو بێ ینی زەردێنەکەی لە بیدایەتەوە زەردێنەکەی دەینێ دوای ئێخینە سەر سپیەکەی باشە لە پاش ساڵێک ئەتوانێ عادەتەن خۆی لەبەروی حتا چێورەکەی تێنەکەی بە کوڵاوی بدرێتە منداڵ ئەگەر مەسەل بە زەیتی زەیتون لە بۆی سۆر بکەوە بۆ شێوازی دەبێ ئەتیادی ئەگەر مناڵەکە حازی لێ بێ ئەتوانی بەکاری بێنی زەیتی زەیتونی بە بەکاربێن و بیداتێ بەڵام گرنگەکەی ئەوەیە زەردێنەکەی بخوات نەک سپێکەکەی هەر مناڵەکە بە سپێکەکەی دەخوات و لێ پرسمەڵە هێلکە خوا ئەڵێ ئاخوا ئەڵم چییە خوا لە بە سپێکەکەی خوا ئەڵم ئەوە بەش ناکات بەکەڵک نایە ئەوە تەنها پرۆتینە هیچ هینێکی دکتۆرەگەر بە سۆر کراوەیش بۆ نمونە هێلکەی بخواتن بەڵام هەمووی بخوا زەردێنە و سپێنەکەشی سوودەکەی بە تەواوی لێ وەردەگریتن سوودێکی باشی لێ وەرگێ بە تایبەتی بۆ ئەو تەلەبانە ئەوان دەڕۆم بۆ مەکتەب سوود بۆ مشکی بۆ چالاکی بۆ بەقۆتی باشە دکتۆر بابێمە سەر ئەو پرسیارە کە ڕەنگ بە پرسیاری زۆر خەڵک بێ هۆکارەکانی ئۆتیزمی منداڵ چییە؟ منداڵێک کە بخۆی کە لە دایک دەبێت دەکری ئۆتیزمی لەگەڵ بێ یانیش ئەوە بە تێپەڕبوونی کاتە کاریگەری ئایپاد و شاشە و مۆبایلەکانە کەوا دەکەو منداڵە تووشی ئۆتیزم ببێت. وڵا ئەو پرسیارە زۆرمەی بوو بەڵێ لە کاتی خۆی هات زۆر باشە ئەوە مۆزوعێک ئەو ئۆتیزم ئەگەر بێت سەر تەقریری جاران ینی بڵێن داتای جاران پێشی 25 ساڵ لە ئۆتیزم لە هەر 10,000 مناڵ یەک ئۆتیزم دەبینی لە ئەوە پێشی 25 ساڵ لە هەر 10,000 یەک مناڵ ئۆتیزم بوو ئێستا زای ڕێژەکەی چەنە؟ ئێستا ڕێژەکەی گەشتە 36 مناڵ یەک ئۆتیزم هەیە زۆرە یعنی گۆڕانکاریەک لەو 25 ساڵە گۆڕانکاریەکی عەجیب کراوە یعنی عقل تەسەوری ناکە ئەبێ هۆکارەکە بێ ئەبێ شتێک هەبێ وای کردبێ باشە جاران ئەیانوە ژینگە دەورە بینێ بۆ ئۆتیزمی مناڵ
ئێستا هەموو شتەکان گۆڕاوە ئەڵێن نە ژینگە نییە ئێستا جیناتە ئەوە وەلەکە جینات گۆڕاوە ئێستا جیناتی منداڵان گۆڕاوە هەندێ دکتۆر و ئەوانەی هین ئەبحاث و شتەکەن طبعا دوولا هەیە دوولا لەسەر ئەو مۆزوعەیە دوو بابەت هەیە لەسەر هەیە ئەڵێ تەسیری ڤاکسین کوتان تەسیری هەیە لەسەر مناڵ هەیە ئەڵێ نییە ئەوە حتاکو ئێستا یەکلایی نەکراوەتەوە واتە مەبەستم ئەوەیە هەر پرسیارم هەبوو لەسەر کوتانیش کوتان باشترە بۆ منداڵی بکریان نەکرێت کوتان بە شێوەیەکی ئەم باشە ئەبێ مناڵ بکوترێت بەس ئێستا ینی تۆژینۆیەوانی تۆژینۆ ئۆشتانە ئەکەن ئەڵێن مناڵ بە تایبەتی ئەو ڤاکسینی پێدەڵێن MMR یعنی ڤاکسینی ثلاثی ئەوی لە ساڵ و نیوێک دەیدەم بە مناڵ ئەڵێن ئەوە لێر ئشکال دروستە بێ باشە هەندێک واڵن هەندێک هەڵێ ناشتێ ئەو پەیوەندینە بەس زۆر ئێستا دراست لەسەر ئەو مۆزوعاکان بەڵام لەسەر ئەوەش ئێستا هاتووە مۆزوعی مناڵ ئەڵێ مناڵێت لە ساڵێک زۆر ژن هاتووە ئەڵێ مناڵ ساڵێک هیچ عیبنە بۆ قسەیە کرد و هەڵسوکەوتی باش بوو ڤاکسینم لێتە لە ساڵ نییە ئەبینم هەڵسوکەوتی گۆڕا هەبووە زۆر هەبووە ئەو قسانە کراوە باشە ئێستا خەڵ ئێستا لە هین لە ئەوانەی دکتۆری ئەعساب و ئەوانەی ریسێرچ و شتانەکەن ئەڵێن ئاگاتان لە منداڵتان بێ لە ساڵێک کە بوو بە ساڵێک ببینە مناڵ چۆنە هەڵسوکەوتی گۆڕاوە یعنی هەڵسوکەوتی گۆڕاوە گوێی لێ نییە ئێستا یعنی تەرکیزی نییە لەگەڵت کۆنتاکتی هەیە لەگەڵت گۆڕاوە یان شتێکی گۆڕاوە لە مەوزوعی مناڵت ئەگەر گۆڕا بێ ئەگەر دەبینی شتێک گۆڕاوە یەکسەر بیە بۆ دکتۆری گوێ با فەسی ئەوەی بۆ کە گوێ بەستن ئەگەر مشکلی نەبوو ئەبێ بیبێ بۆ لای دکتۆری ئەعساب باشە با ئەوەی شەبێ فەسی بکات ئەگەر هاتوو مشکلەیەکی هەبوو ئەو مناڵە وا ئەڵێن ئەم حتاکو ئێستا هینەکە تازەیە وا ئەڵێن ڤاکسینی ساڵ و نوێیەکەی لێ نەدەن باشترە تێگەی ئەوە کەوت ئەمن نامێ دوعاە بکەم بەڵام ئەوە ئەبحاسانە هەیە بەڵام دکتۆرەکان جارە بەحس ناکەن لەبەرەوەی توژینەکە ئێستا خۆی ئەو ڕۆژە هەر ترامپ لەگەڵ وەزیری سەحە دانیش قسەیە کرد وتی ئۆتزم شتێکی ناتەبیعیە وتی ئەبێ بگەڕێن بە دووی ئەو مۆزوعە وەزیری تەندروستی ئەمریکاوی تازە ئەوی دێت کابراایەکە زۆر هینە یان دەیەوێت بگەڕێت بۆ مۆزوعی ئۆتزم چیە بۆ بووە ئەها بڵاوەتەوە ئەوانیش باسی ڤاکسینیان کرد وتی احتیمال لە ڤاکسین هۆکارێک بێت لە هۆکارەکان بەڵام ئێمە حتا کوسە بەڵگەمان لە دەست نییە باش شاشە و ئایپاد و مۆبایل کە دەدرێتە دەست منداڵ تا چەند کاریگەری هەیە کاریگەری زۆرە تەوان کاریگەری بۆ مێشکی مناڵ زۆرە لەبەرەوەی ئەو تیشکە دەڕاتە مێشکی بە تایبەتی لە سێ ساڵی یەکەم زۆر گرنگە و بە تایبەتی 2 ساڵی یەکەمیش بڵین 2 ساڵی یەکەم نابێ یەک چرکەی 1 دقە ئەو مناڵە بەرامبەر تەلەڤیزیۆن بێ بەرامبەر مۆبایل بێ زەرری بۆ مێشکی زۆرە لەبەرەوەی مێشک ئەو کاتە گەشەکە کە ئەو تیشکەشی بۆ بڕۆ گەشەکەی احتیمالە بۆ لایەکە بڕۆ باشە دەبینی مناڵەکە عەسەبیە بێ خەوی نییە مێشکی وەرناگرێ تەرکیزی نییە باشە شت زوو لەبیرەکات هەمووی شاشەی مۆبایلە هەندێک جار دەبینی شاشەی مۆبایل یعنی وە لە مناڵەکەکە هینی بداتێ مواسەفاتی ئۆتزمی بداتێ هەندێک نیشانەکانی ئۆتزم پیشان دەدا بەڵام ئۆتزم نییە نیشانەکانی هینەوەیە شاشە ئایپاد و مناڵەکە دێت قسەی لەگەڵەکە ئاگەی لە خۆی نییە هاوارەکە و دەڕاتە و لاو دێتە ئەو لاو حرەکە دەکات و گوێگرێ هەمووی یعنی نیشانەکانی ئۆتزمە بەڵام خۆی ئۆتزم نییە ناتوانین بڵێن ئۆتزمە باشە دکتۆر ینی
ئۆتیزم لەگەڵ لەدایکبوونی منداڵ لەدایک نابێت تووشی دەبێت خۆی وەکو پێم وتی مشکلەی ئەوە هەتا کۆسە نازان هۆکاری ئۆتزمەکە چییە جاران هەموو دەیانوت ژینگە پاشە یان جابەجار خواردن و شانەشان دێنا ئێستا تەڵای ژینگەی خۆمان هەر خۆی هەرتەواو نیە هەمووی سیارەیە و دووکەڵ و ئەوشتانەیە دەسی ناکەن بەڵام ئێستا شتێکە نەزەرێکە هاتووە نەزەری جینات هاتووە هەڵێ احتیمالە جینات گۆڕاوە جیناتی منداڵ گۆڕاوە هاتووە احتیمالە ئەوەختە مناڵەکە بێ ئاگات لێبێ لە پاش ساڵێک ئاگات لێ لە دوای ساڵێک باشە دکتۆر هۆکاری دواکەوتنی قسەی منداڵ چییە؟ ئەوەش هەر جیناتە بۆ ماوەیە یانیش بۆ نمونە منداڵ هەیە لە پۆلیۆشی سەرەتاییە بە جوانی وشەکان دەرنابڕێت لە چ تەمەنێک پێویستە داکوبا بترسێ کە منداڵەکەی دواکەوتووە لە قسەکردن پێویستە چ ڕێگایەک بگرێتە بەردایک و باوک ئێمە لێرە قسەی مناڵ طبعاً کچ و کوڕ فەرقیان هەیە عادەتەن بە شێوەیەکی گشتی زووتر فێرە بێ لە کوڕ خۆتان دەزانن دامن ژن حەزیان لە هینە قسەکردنە ئەو قسەیان لە دوومە کردیام ئەی ناڵێن وەختی خۆی من بەبیرم دێ کە دەڕۆشین بۆ لای حەمامەکە ماوەیەک چەند سەعاتێکی پیاوان بوو کوشمات بوو دوایی دەهاتینەوە دەبوو بە حەمامی ژنان واو دەنگ و شتانە زۆر داهات دەنگی ئەوە سەڵ ژن ئاوەدانە ژن ئاوەدانە ئاوەدانە خۆی ئاوەدانی قسەکردن ئاوەدانە بەس دەڵم ینی پیا تەبیعەتی کەم قسە فەرقی هەیە ژن کە ئەڕوا بۆ تەفاسیلی یعنی ئەڕوا بۆ زۆر جارە لەسەر ئەو مۆزوع مشکلە لە بینی ژن و پیاوان دروست دەبیتن ژنەکە هەر قسەی دەکە هەر قسەی دەکە کابراش هەر کڕ و بێدەنگە ئەوش مشکلەکە لەو خۆی باشە ئەگەر بینە سەر هۆکارەکان ئەو جا لێرە هۆکارەکان دەگەڕێتەوە سەر دایک ماڵەوە طبعاً تاسیری هەیە بۆ ئەڵێن شاش و مۆبایل و تەلەڤیزیۆن ئەو شتانە هین نابێ بەرامبەر مناڵ دانرێت چکەم تەلەڤیزیۆن نەهێڵە قسە بکات تەلەڤیزیۆن بەس سەیرەکات بەڵام دیالۆگی دایک و مناڵ قسەکردن و دەیداتێ و وەردەگرێ و دەیداتێ وەرەگرێ ئەنجا ئەو مێشکەی بەقوت دەبێ دوای وردە دەست پێەکە بە قسەکردن مناڵەکە یعنی چەند قسەی لەگەڵ کادایکەکە چەند دیالۆکی لەگەڵ کات چەند حەقایەتی بۆ بجێڕێ ئەوە زیاتر وشەکان فێرە بێ و ئاسان بە ئاسانی قسەکە ئەو وەختە مناڵەکە ئەوجا دەوری هینێکی دێت ینی ماڵەوە دایکەکە مەسەن چەند ئیشی هەیە لە ماڵەوە چەند کاتی هەیە بۆ مناڵەکەی ئێستا خۆت دەزانی دایکە فەقیرەکانمان داماوەکانمان ئێستا ئێمە بەحسی شێوەیەکی گشتەیەکە نەوانی دەوروبەری خۆمان ناڵێن هەندێک دایکەیە مەسەن دەبینی دووسێ خەدامە هەیە و هیچ ئیشوکاری نییە و ئاگاشی لە مناڵی خۆشی نییە بەوە هەندێک هەیە ژن وا هەیە باسەکەم بەڵام هەندێک دایک هەیە دەبینێ ماڵەکە هەمووی فەقیرە لە سەرەتی جلک شوشتنە قاپ شوشتنە خواردن دروستکردنە ینی هەموو ینی ئەوەی ماڵەوە لە سەرەتی و پەروەردەی مناڵەکەشی لەسرە ئێوە دایکە فریاچیەکەوێ ناتوانێت فریا ئەو هەموو شتانە بکەوێت ئەنجا لەبەرەوە کاتێکی زۆری نییە بۆ مناڵەکە هەتا قسەی لەگەڵکە فێری قسەی بکات ئەوە وەختە ئەبێ فشارەکە کەمکەین و یان زەختەکە کەمکەین لەسەر دایکەکە ئەبێت باوکەکەش بڕک یارمەتی بدا لەو حاڵەتانە ئەگەر مەجای هەبوو یارمەتی دایکەکە بدا بەڵام ئەو دایکانە ئەوانەی مەسەن اعتمادیان کرد سەر خدامە و اعتمادیان ئەوانە عادەتەن ئەو مناڵانە هین دەبێنن تاخیر قساکەن یان دەبێت ئینگلیزی قساکەن یعنی مناڵەکە کە ئینگلیزی قسە کرد وازانن کە ئەو مناڵێکی عەبقەریە ئێبا ئینگلیزی فێر بێ ئەوە فێر ئەوە چییە یعنی ئەوە ناکە ئەتوو مناڵ پەروەردە کردووە و جارە با زمانی خۆی فێر بێ زمانی دایکی خۆی فێر بێ دوایی مشکلە نییە با زمانەکانی کە فێر بێ احتیاجیە و خۆشیشە مناڵ هەر کەسێک چەند زمان بزانێت باشترە بەڵام گرنگترین شت زۆر هەیە گەنج هەیە دەبین خۆیان ئینگلیزی قساکەن بە کوردی قسە ناکەن هیچ شەک لە سەری توانای مرۆڤ نیە کە مرۆڤ داهێنار
بۆ تو بۆ زمانی خۆت زمانی خۆت قسە بکە مشکلنی قسە بکە احتیاطی ئینگلیزی بەڵام زمانی خۆت قسە واتە لە تەمەنێک ئەگەر منداڵ قسەی نەکرد دایک و باوکەکە بترسێت کە بەڕاستی منداڵەکەی وا دوا کەوتۆ لە قسەکردن تەمەنێک یانی کە منداڵ گەیشتە تەمەنێک دەی بە تەواوەتی فێرە قسەی ببێ لە ساڵ و 6 مانگە ئەگەر هات و قسەی نەکرد و وشەی نەوت ئەوە ئەبێ دایکەکە بڕک لێ بترسێ باشە لە 2 ساڵەوە ئەبێ هیچ نەبێت دووشە یان دوو ڕستێک بزانێ باشە ئەگەر هاتو ئەو شتانی ئەبێ یەکسەر بڕۆت بۆ لای دکتۆر سەردانی دکتۆرکە ئەو بە شتێکی لێوەرگێ احتیمالە فاسێکە بۆیەکە شت زۆر هەیە مەسەن نەکتەن هەبەس مۆبایل ئەو شتانەیە نەخۆ احتیمال هەیە نەخۆشیە مەسەن کەمخینە مەسەن دەبینی منداڵەکە غدەی تەمبەڵی هەیە ئەو مشکی چالاک ناکە عقلی چالاک یان مشکلی منداڵەکە خۆی تێگەشتنەکەی کەمە ئەو وەختە ئەبێ دکتۆر منداڵ بۆ منداڵیش دەگۆڕێت منداڵ لەگەڵ منداڵ ئەگۆڕێ منداڵ لەگەڵ منداڵ فەرقی هەیە ژینگە فەرقی هەیە خواردن فەرقی هەیە منداڵەکە زوو قسەی کردی و دەستی بە قسان کردیە ئی من درەنگ دەستی بە قسە کردی نابی بترسێن برێ وڵای و ئەو هازوو قسەی کرد ئی من تاقیر قسەی کردیە ئەو شتە زۆر هەیە ترسە لە ناوداتا نا خۆی ڕێنجی هەیە عادەتەن ڕێنجی مەسەن تۆ وەکو بڵێن دانی مناڵ دانی مناڵ ئەڵێ لە 6 مانگ حتا ساڵێک و 3 مانگ ئەبێ ئەو کاتانە هەمووی نۆرماڵە باشە کە دانی بێ ژنێک کات ئەرێ مناڵەکە ئەوە 8 مانگە دانی نهاتووە ئەی دراو 6 مانگە دانی هاتووە ئەوان هەمووی نۆرمال اعتیادیە نابێ بترسی 8 مانگ با بڕۆ حتا ساڵێک اعتیادی طبیعیە ئەویش عینەشت بۆ قسەکردن ئەبێ هین یعنی مناڵ فەرقی هەیە لەگەڵ مناڵەکە مناڵ هەیە زوو وەرەگرێ خواردنی تاسیرەکە سەر خواردنیش کاریگەری هەیە لەسەر کاریگەری تەواو زۆر زۆرە ئەتو شتی شیرین بدەیتە ببورن شتی شیرین بدەیتە ئەو مناڵە یعنی بەسەر شیرین مێشکی چالاک نابێ دەبێ خواردنێکی بدەی مێشکی چالاک بێت بۆ ئەوی زووش فێرە قسەکردنیش ببێتە زۆر باشە دکتۆر ئێستا نەخۆشیێکی دیکە لە نێو منداڵاندا باوە لە نێو کۆمەلگادا باوە کە منداڵ تووشی سوڕانی چاو دەبیتە دەکرێت هۆکارەکەی بزانێن چۆن تووشی سوڕانی چاو دەبن ینی بە کوردەکە خێل دەبن مندا زوو وای لێ دێت هۆکارەکان چیە؟ خێل عادەتەن لە پێش ساڵێک شتێکی ئاسایە هیچ مشکلی نیە بەڵام پاس ساڵێک دەبینی ئەبێ ئەو وەختە دکتۆری چاو هێنی بکات بڕە بە لای دکتۆری چاو خێلبوون تۆ ماسوولکت هەیە چاو 4 ماسوولکە هەیە یەکێک بۆ ڕاست ڕایەکەشە یەکێک بۆ چەپ ڕایەکە بۆ احتیمالە یەکێک لەو ماسوولکانە شلبی باشە و احتیمالە هۆکاری مێشکەکە بێ مێشکەکە وا لێ کردووە ئەو ماسوولکەیە زعیفکە ینی ئەبێ ینی بە دواچوونی بڕۆی بە دواچوونی بۆ بکەی هەتاکو بزانی هۆکارەکەی چە بەڵام عادەتەن ئەوە پەیوەندی بە دکتۆری چاوە باشە دکتۆر بۆ نمونە منداڵێک هەیە هیچ پاقلەمەنیەکان ناخوا کە بێگومان زۆر زۆر سوودیان هەیە و گۆشتیش ناخوا بە سوور و سکیەوە باشە و هێلکەش ناخوا ینی ئەو منداڵە لە زۆر خواردنی بە سوود هەتا بڵێن بەشێکی زۆر زۆر بێبەشە باشە ئەو دایکە چ بکە هەتام ئەو منداڵە ئەو خواردنانە بخواتن چی بکەوە پرسیارێکی زۆر زەحمەتەوە ئەو دایکە ئەبێ بڕکسەبری هەبێ ئەبێ خواردنەکە خۆی بیخوا ئەبێ مناڵ چاوت لێکە سەیرت دەکات باشە چییە خۆی ئەویش وردە فێرە بێ بەڵام فێربوونی مناڵ ئەوە نییە بە ڕۆژێک و 2 ڕۆژ یعنی تۆ مناڵ لە بدایەتەوە دەستی پێ نەکردو بە سەروپێ بخۆوانە احتیمال لە 20 ساڵی سەروپێی نەخواردووە بەڵام بوو بە 30 ساڵ سەروپێ خوارد تامەکەی وەرگرت بەڵام سەروپێ بدە مناڵێکی عمری 15 ساڵ بێز دەبێت دکتۆر ئەم هەتا ئەو تەمەنەش گۆشتم نەدەخوارد بەس ئێستا زۆر حەزم ینی دەخۆ ئاخر ئەوەیە تەبیعاتم نازانم گۆڕانکاری ینی لە ئەتوو مەسەن بۆنی شتێکی کرد ئێستا کوڕەکەم حتا کۆسایلکە نەخوا ینی عمریشی هینە لە سیەکانە یەک جار مناڵ بوو بۆنی هلکای کرد تەواو بێز بۆ ڕشایەوە نێخوارد تەواو
تێگەی بەڵێ ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە مناڵ کە شتێک لەبەر چاوەیەکەوێ بەڵێ بەڵام تۆ ئەگەر دایکەکە بێت و زۆر فشاری لەسەر مەکە تو خۆت خواردنەکە بخۆ بیخە پێش چاوی ئەوڕۆ برنجەخوا سبینێ برنج و مەرەگاخوا ئەگەر گۆشیشی نەخوارد هەر سێرتانەکە دوای ئەویش دەستی لێدا تامیەکە بەڵام بە فشار نا بە ڕغبەت ئەبێ مناڵەکە ڕغبەتی لەسەر بێ احتیمالە سبین یعنی مناڵەکە نەک لە دایک و باوکوی فێر بێ ئەڕواتە دەرەوە برادێکی بینێ گۆشتەخوا تامیەکە ئەویشەخوا دوای دێتەوە بۆ ماڵەوە حەزی لە گۆشتە تێگەی ئەوە هۆکارە ینی سەبری لێ بگری دەودە فێری خواردنەکان دەبێت هەندێ خواردن مەسەن دەبین دایک و باوکیش دەیخوا وەکو پێم وتی لاسایان ناکاتەوە ئەڕۆ لاسایی برادەرەکەی ئەکاتەوە لاسایی دایکێکی ناکاتەوە احتیمالە تۆ مەسەن ئەو گۆشت دەخۆی لە بەرەوەی برادێکیشت گۆشتی خواردن لە داوەتێکشتەکانم لە من گچکەتر بوو کەسیان گۆشتیان نەدەخوات ئێستا ئەگەر ئەمن دەخۆم ئەوانیش فێربووینە دەخۆن ئاخرەوە تەسیری کاریگەریە باشە دکتۆر شوشتنی منداڵیش بابەتێکە لە ناو دایک و باوکان یان مەسەلەن منداڵەکە گچکەیە یەکێک دەرێت سبەینان بیشۆ وە بیشک بفتەوە تا شێوێ دێن یەکێک دەرێت شەوان بیشەوە تا دەنیوتەنەوەبی گەرم دایپۆشی چ کاتێک زۆر گونجاو بۆی منداڵێکی ساوە بشۆردرێ یعنی هەر کاتێک گونجاویان لە هەفتەیەکدا چەند ڕۆژ دروستە منداڵێکی کچکە بشۆی خۆی ئەگەر زستانیش بێ هەفتەی ینی جارێک دوو جار تو مناڵەکە دەبێ بشۆی ینی بەڵام هەفتەی جارێک دوو جار بە شامپۆ ئێمە باسەکەین بە شامپۆ بیشۆی بۆ مناڵی ساوا مەسەن لە ساڵێک کەمتر ئەتوانیم باشترین کات بەشەوە لە بەرەوەی شەوەکە توانی بیشۆی مناڵەکە ماسوولکەکانی شی لە بێ ئەڕوا ئەکەوێتە ناوخەو خەوی باشە ئیسراحەت دەکات بۆیە ئەڵێن دایمەن ئەگەر مناڵ مەسەن زۆر ناڕەحەت بێ ڕووتی کردەوە لە جووری خۆی تشتێکی بۆ بێنە ئاوێکی شلتێنی بۆ بێنە کە گونجە بێ بۆ مناڵەکەی بیخەناو سەری بەشەوە بەس بیخەناو ئاوەکە با یاری بە ئاوەکە بکە لەشی شلەوێ زەیتی لێبدە مەساجێکی بۆکە دەبێت مناڵەکە کەوتن ئاوخا ڕۆی ڕاستە باشە دکتۆر خۆراک تا چەند کاریگەری هەیە لەسەر باڵای منداڵ خۆراک کاریگەری هەیە یانیش مەسەلەن کە بە خۆی باڵایەکە چەند بیت هەر ئەوەندەیە ناکرێت دەستکاری بکرێت نا طبعا خۆی باڵا تەسیری زۆر شت هەیە تەسیر لەسەر باڵاکە یەکەم شت هین وراثە تەسیرەکە دایک و باوکە مامە خاڵەکانە بزانە ئەوە چەند تەسیری کردو بەڵام ئەوە دیار نییە عادەتەن لە جینات دیارە جیناتی مناڵەکە دیارە هەتاکو ئێستا دیار نەکراوە کە لە چی جینێک مەسەن ئەو تهدید کراوە ئەو مناڵە بەڵام بە شێوەیەکی گشتی بڵین مناڵەکە جیناتی نووسراوە بەبێ 170 نووسراوە بڵین خوا بۆی نووسیوە 175 باشە 175 ئەو 175 احتیمال نەگاتە 175 نەگات ئەو مناڵە بگاتە 160 بڵین تەسیرەکە چییە بۆ نەگەشت تەسیری خواردنە خواردنێکی باشی نەخواردووە ڤیتامیناتێکی باشی نەخواردووە پرۆتینێکی باشی نەخواردووە کالسیۆمێکی باشی نەخواردووە ڤیتامین دی باشی نەخواردووە ئەو شتانەی خواردنێکی تەندروستی نەخواردووە دوو نووسنێکی باش نەنووسووە نووسنی باش نەنووسووە نووسن لە سەعات دەوە لە سەعات 11ەوە هۆرمۆنی گەشە دروست دەبێت هۆرمۆنی گەشە لە مێشکی مناڵەکە دەرەکەوێت مناڵەکە نەنووسە لەو کاتە ئیش ناکە ئەو وەختە یعنی کەواتە ئەتوو ئیسفادە نەکرد لە هۆرمۆنی گەشە دەوری نووسن زۆر کاریگەریە لەو وەختە دکتۆر سەعات چەند دەبی منداڵ نووسبی عادەتەن ئێمە دەڵێن لەبەرێ وەزع ئێمە بڕێک هێنا فەرقی لەگەڵ ئەوروپا ئێمە ئەڵێن بەلایانی کەمەوە سەعات ئەبێ بنوێت نووسبێ
بەڵام لە ئەوروپا لە ساعت هەفت و هەشتەوە ئەوان نواندیتیان ئەوان نواندیتیان ئەوان سیستەمیان هەیە سیستەمیان لەسەری دەڕۆن دایکێک دێ ئەڵێ وەڵا من حاڵم کرد دوسێ هەفتە نەنووست ئەوە پێ ناڵێن سیستەم لە مناڵیە ئەتوونە بێ وا بکەی ئەتون معقول نییە ئێمە خۆمان وەکو کوردستان ناتوانین سیستەم دروستکەین بۆ منە ئەلا دەگمەن عائلەیەک هەیە بتوانێت سیستەمێک دروستکە یعنی دایکێکە کۆنتترۆلی هەیە دەبینە ساعت هەشتە پیان بڕۆ بنون باشە ئەوان هەمی بە قسەیەکەن ئۆڕۆنون بەڵام تۆ لێرە ینی کۆمەلگایەکی تێکەڵە میوانت بۆ دێ ئەڕۆی بۆ میوان وەختەکەت لێ تێکەچێ سعاتی بایۆلۆژی لە مێشکی مناڵ هەیە تۆ سعاتەکە یان ئەیکەی بە سعاتێکی سینی سەقەت یان دەکەی بە سعاتێکی سویسری مەزبوط باشە دکتۆر بۆ منە ئەمن دەچمە میوانداریە چێ مندارەکەی خۆم سعات 9دا لەگەر خۆم دەنوێنم لەوێن دەردەینوێنم ئەوەش ینی کاریگەری خراپینەوەتە سیستەمەکەی تێک نەچوو کە ئەمن لە بۆی دانایەوە نیە یان هەر لەسەر جێ خۆی باشترە شتێکت پێ بڵم ئەمن وەکو هین ینی تەجروبەیە سێرم کردووە ئەڵمانەکان کە دەڕۆم بۆ میوانداری حسابی خۆی دەکات حسابی مناڵەکەیەکە و حسابی نووسنیشیەکە باشە ئەزانێ کەی کاتی منووسنە جەدولێک دانێ بۆ ڕۆشتنی حتا پێشی نووسنی مناڵەکە بگەڕێتەوە مناڵ ماڵەوە مناڵەکەی بنوێنێ تێگەی یان لە دانیشتنێک بێ کاتی نووسنی هات و ئاگای لە خۆی نەبێ یەکسەر هەڵێگرێ و ئەی باتە ماڵەوە تێگەی هەتا لە شوێنی خۆی بنوێ هەتا بزانانی ئەوە شوێنی نووسنە هەتا سعاتەکەی ڕێک بێ ئەو وەختە کە گەورە بوو لەسەر ئەو قیاسە دەڕوایتر ئەو مناڵە باشە تاخیرتر بنوویان ناتوانین تاخیر بنوێ ناتوانین تاخیر بنوێ بێتتر سیستەمەکەی وایە فێر بووە کە ناتوانین تاخیر بنوێ لەسەر قیاس سعاتەکەی تەواو ینی چا کردوێتەوە ڕێکی خستووە سعاتەکە نەتاخیر بێ منداڵ بە شێوەی گشتی لە کاتی خۆی لە شوێنی خۆی بخەوێ باشتر و تەندروسترە باشتر و تەندروسترە و ئیسراحەتترە و هینتریشانی فێرە بێ و تەواویتر کە گەورە بوو ئیتر باشە دکتۆرجان کو بتانین مندارەکانمان بپارێزین لە زۆر سیرکردنی تەلەڤیزیۆن ڕەنگ بێ من لە ماری خۆم بتانم کاریگەریم لەسەری هەبی بەڵام ئەگە دەچمە ماری خەزمەکەم نەتانم ئەو کاریگەریم هەبی لەسەری کە نەهێڵم تەماشای کرد ئەوان پێیان کردی لەو منداڵەکەی ئێمە ئەو مشکلەیە زۆر ئەو مشکل زۆر زەر خواردنیش مەسەلەن ئەتوو ڕێگری دەکەی کە منداڵەکەت ئەو خواردنەی بۆ خۆشبۆن و منە دەستە ماری داپیریان دەستە ماری خزمەتی ها لەگەر مندارەکانیان داپیرەکە زۆر بەدڵ بڕیار دەدا شتەی دەداتە دەستی چ بکەین لەوە ئەوە بەڕاستی کۆنتترۆل ناکرێت چکە تۆ لێرە مناڵێک تێ دەڕۆی بۆ ماڵی داپیر و نەک بۆ بەس بۆ نووسن و بۆوانە حتا بۆ خواردنیش ینی ژن و دایک هاتوونە ئەوان کۆنتترۆلی منداڵیان ئەڵێ ئێمە مشکلەمان نییە کۆنتترۆلەکەین بەڵام ئاڕۆین بۆ ماڵی دایکی یان ماڵی خەزووری لە تەنیشتێتی مناڵەکان ئەڕۆن بۆیە ئەوان کێک و پسکیتیان بۆ کڕن باشە عادەن ئەوانە بڕک خەزوورەوان دڵیان نەرمە بۆ بۆ نەوەکانیان ئەو جا هەر شتێکیان بوێ بۆیانەکەن ئەنجا لێرە دەبێت بە دوو پەروەردە مناڵەکە دەبین ئەو وەختە یانی عەسەبیە تووڕەیە ئەوە دایکەکە بۆی نەکرد یەکسەر ڕۆ بەلای باپیری داپیری بۆ یەکەن یعنی شوێنێکی هەیە بۆی بکەن یعنی کەواتە ئەو وەختە ناتوانانی تۆ بە تەندروستی بە شێوازێکی خۆت بتوێ ئەگەر خۆشت بتوێ خەوێکی باش خواردنێکی باشی بدەی بە منداڵ کۆنتترۆل ناتوانین دەوروبەرەکەت لێ ناگەڕێن زۆر ژن هەیە مەسەلەن تووشی کێشە بوون لەسەرەوە یعنی بەدای بە خەزووریان وتیان بە ماڵی خەسوویان وتووە وتیانە ئاگاتە ئەو شتانە مەکەن بۆ منداڵان ئەوانش تۆڕە بوونە بەیتر تووشی کێشە ئەوشتا ژنەکەی تر خۆی دوور خوستە لەو مۆزوعە وتی بەکەی بخۆیانە چێکەم بەس کێ باجەکەی دەدا منداڵەکە باجەکەی دەدا باشە دکتۆر هەر لەسەر ئەو مۆزوع بە ئەو پرسیارەکەم لێرەدا دایک و باوک لاواز دێنە پێش چاو
ناتوان قرار لەسەر منداڵەکەیان بدەن بۆ نمونە دەوروبەر کاریگەری هەیە ئەو لاوازیەی دایک و باوک لە پەروەردەکردنی منداڵەوەی کە خواردنێکی تەندروست بخواڵەوەی کە خەوێکی باشی هەبێ کاریگەری دەبی لەسەر منداڵەکەی لە کاتی گەورەبوونەکە ئەویش بۆ نمونە کەسێکی لاواز بیتە نەتوانین بڕیار بدا ئەکی طبعا زۆریش تەسیری پێ خۆی چەند دایک و باوک بە خۆت بن یعنی بزانە ئەو ماڵانەوانەی مەزان دەبین دایک و باوک قوتیان هەیە شخصەتیان هەیە ینی یا قسەیان ڕۆ لەسەر مناڵیان دەبینی مناڵەکەش عینە شەتوالی هاتووە ئێستا وەختی خۆی بەسەن باب کە دەهاتە ژوورەوە مناڵەکان هەڵەسان احترامی بابی خۆیان نەگرت هەڵەسان بۆ بابیان باشە بەڵام ئێستا وا نەمایە ئێستا مناڵ دانیشە پێی خصوص سەر پێ کۆنت مۆبایل لە دەستە بابەکە دێتە ژوورەوە سەلامەکەکە جوابی ناداتەوە هەر ئاگایشیان لە بابیان نییە ئێ باشە قوتی ئەو بابەت چییە بۆ مناڵەکە ئەو وەختە تەنها مەسلحەتە لە بینی مناڵەکە و بابەکە تەنها شتی بۆ بکڕێ بۆ ئەو مناڵە مناڵەکە خۆشی دەوێت هەر شتێکی بۆ نەکرد مناڵەکە تووڕاوێ لی باشە بەڵام باوکێکی بەقۆت ئەگەر هات و شتی بۆ نەکڕی ئەو خۆشەویستە هەر دەبێنە لە بینی باوکو و مناڵەکە ئەزانێ شتەکە بۆ مەسلحەتی خۆیەتی باشە دکتۆر زۆر باسمان لە تونند و تیژی منداڵ کرد کە ئەگەر شەکری بخوا ڕفتارەکانی تونند و تیژ دەبن عەسەبی دەبیتن دەمەوێت ئەوە بپرسم منداڵی ئێستا بە شێوەیەکی گشتی زۆر هاروهاج و تونند و تیژ دێنە پێش چاو گرنگترین هۆکار چیەکەوا لە منداڵێک دەکات بەو شێوەیە بێ یەکەم خواردنە شیرینی دووەم شەکر وا لە مناڵەکە عەسەبی دەکات تووڕی دەکات و ئەو بەجوڵا بێت دووهەم مۆبایل باشە سێهەم ماڵەوە زۆر تەسیری هەیە ماڵەوە مەسەن تۆ لە ئەوروپا ژن و مێردەکەن مناڵەکان هەیە ئێوارن دادەنیشن ڕسم دروستەکان چیرۆک بۆ مناڵەکەی ئەڵێ مناڵەکەی دادەنیشێ ئەی خاتە ناو خەیاڵێکی خۆش ئارام دەبێ تێگەی ئەو لا ئێم ئەگەر ئەو شتە نەبێ مناڵەکە چیەکە ئەو وەختە هەڵەپەڕی لە ماڵەوانە کە کەس قسەی لەگەڵ نەکە کەس چیرۆکی بۆ نەڵێ کە ڕسمی لەگەڵ نەڵێ کەس شتی فێر نەکە کەس ڕەنگەکانی فێر نەکات کەس نییە بێڵێ ئەو مناڵە دانیشە ئەو وەختە چی لێ دێ بە حرەکەت دەبێ جوڵاکە لەو قەدەفێ بۆ دکتۆر قسەش دەبرم زۆر جار مەسەلەن ئەگەر منداڵ ئەوەندە بە حەڕووک بیتن دەرێن ئەوە مندارێکی زۆر تەندروستە با ئەو هابیتن ئەو قسەش ڕاستە منداڵی حەروک طبعا خۆی عادەتەن منداڵی حەروک تەندروستە خۆی تەندروستە بەڵام نەکە بە شێوەیەکی ینی ناتەبیعی بە شێوەیەکی ینی مناڵێک بێتە ئێرە بڕاتە سەر ئەو قەنەف و بڕاتە سەر ئەو مێزە لەو مێزە بۆ بەڵام وەڵڵاهی ئەو حەروکە زۆر باشەوە تەندروستە وانە بەڵام منداڵێک ێستا بەخۆ لە ئەڵمانیا مناڵەکانیان دایکێکە بینم لەگەڵ مناڵی خۆیەتی دایکەکە دانیشتووە مناڵەکەشی لە تەنیشی دانیشتووە ئەو کتاب دەرهێنە کچەکەش مناڵەکەی سیرەکە ئەوش کتابێک دەرهێن دەخین لەو ڕێگا قیتارە ئاگایان لە کەس نییە هەردووکان دەخین یعنی ئەوە حرەکەتی نەکردو ینی ئەوە چالاک نیە وە زیرەک نییە بەڵام حرەکەتی خۆی هەیە بەڵام حرەکەتی خۆی هەیە حرەکەتی تابەتی هەیە لە حەدیقە بێ لە ماڵەوە بێ حرەکەتی نەشاطی هەیە ئێم بەحسی حرەکەت دەکەین بەحسی ینی چی ئەکا ئەو مناڵە هەیە حرەکەت بەڕسمە هەیە حرەکەت بە شت دروستکردنە هەیە حرەکەت بە گەمەکردنە ئەوانە حرەکەتە نەک پازدان و خۆی هەڵواسی بە شتەوە ئەو پێ ناڵن حرەکە ئەوە پێڵن حرەکەتێکی ناتەبیعی لە مناڵان باشە دکتۆر بێمە سەر ئەو پرسیاری کە گوتم پرسیاری خۆمە کوڕەکەی من 3 ساڵە باشە کاتێک تەمەشای تەلەڤیزۆن دەکات بێگومان شتی بە سوودیرۆ پێ پیشان دەدەم و تەمەشای دەکاتن زۆر جار دەبینم شتەکان دووبارە دەکاتەوە ئەو شتە خراپە یانیش باشە مەسەن کە شتێکی باش دەبینی دووبارەی دەکاتەوە
دووبارەکردن ئەوە یەکێکە لە هینەکان یان لە چی پێڵێن بەعربی تطور القدرة العقلية يعني مشكي چالاکە بێنی پێشەکەوێ ئەو یەکێکە لە خۆتۆکان باشە ئەو دووبارەکردنەوە نامێنێ لە عمرەیەکە دوای دەڕوە ئیتر احتیادی دەبێت نۆرمال دەبێت ئەوە شتێکە لە تەوەری هینی قسەکردن و مشکی کە تەتەورەکات زۆر باشە دکتۆر لە کۆتاییدا دەمەوێت لێ بپرسم چیت هەبوو لە بۆ پرۆگرامەکەم و چ پەیامێکی گرنگت هەیە لە بۆ دایک و باوکان بە شێوەیەکی گشتی وەڵی دەستخۆشتن لێ دەکەم بەرنمەیەکی زۆر باشە هیوادارم ئینشەڵا سەرکەوتوو بن و پەیامەکەم بۆ دایک و باوکە ئەوەیە وەکو چۆن من حەزەکەم یانی مناڵم سەرکەوتوو بێ حەزەکەم مناڵی هەموو دایک و باوکێک سەرکەوتوو بن و دایما مشکیان عقلیان زیرەکایەتیان هەمووی باش بێ بەڵام ئەوەش ناکرێ بە پاڵکەوتن بەدانشن ئەبێ ئیشکی لەسەری ئەبێ ئیشکی لەسەر مناڵی خۆت هیلاکەی هەیە ئیشەکە لەسەر مناڵی خۆی دڵی لەسەرەتی بەڵام بەزایە دڕۆ نازانین چۆن بیکە هەیە ئیشەکە لەسەر مناڵی بە شێوازێکی ئاسان دەستکەوتێکی باشی ئەبێ جا هیوادارم ئاگایان لە مناڵی خۆیان بێ بە دڵ و بە عەقڵ منداڵی خۆیان بەخێوکەن مناڵێکی تەندروست و باشیان نەبێ هیوادارم مناڵی کوردستان هەمووی چاکە بن منش کە ئەو ڤیدیۆ ئەوشتانن کە بڵاو دەکەمەوە بۆ دایکەکانە بەو ڕێنمایانەی کە بەڕێستان و دکتۆرانی وەکو ئێوە ڕێنمایی بڵاو دەکەنەوە بێگومان سوودی دەبێت کاریگەری دەبێت هیوات مەڵای خەڵک سوودی لێبینیوە یانی خەڵک بەتەکید یانی سوودیان لێبینیوە وەلحەمدوللا شکر ئەو شتە ئەو ئەرکەوێ لەسەر ئێمە بۆیان دەکەین ئینشەڵا دەستت خۆش بەردەوام بین دەستت خۆش بێ دکتۆر ئینشەڵا تەمەند درێژ بێ هەر بمێنی زۆر سپاس کە ئەمڕۆ لە کاتمان گرتی و پرۆگرامێکی جوانمان پێشکەش کرد دەستت خۆش بێ خۆشەویستان پرۆگرامی چیرۆکی من ئەمڕۆ کۆتایی پێ لەگەڵ دکتۆر کاوە هیوادارم پرۆگرامەکە سوودی هەبێ بۆتان تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ